ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریە کە قەرەبووی زیان لێکەوتوان و قوربانیانی بردومانەکانی تورکیا و ئێران لە نێوخاکی هەرێمی کوردستان بکاتەوە بۆ زانینیەوەی خەرەبووەکە بەرکێ ئەکەوێ چۆن نەتوانرێ و کەسانەی کە زیانیان بەرکەوتووە ناوی خۆیان تۆمار بکەن. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکامەران عوسمان ئەندامی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی ئاشتی جیهانی ئەمریکی. کاکامەران سڵاو لێبێ. سڵاو بەخێربێ سەرچاو بەخێربێ. کاکامەران ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی یاوە بابزانین شێوازی جێبەجێکردن و کارپێکردن بۆ بڕیارەکە چۆن؟ زۆر سپاس بەیانیتان باش. لە ڕاستیدا بڕیارەکە دەرنەچوو هێشتان تەنها مناقەشەی لەسرە، بەڵام لە ئەنجومەنی وەزیراندا پشگیری ئەو بابەتە دەکرێت کە موچە ببڕدرێتەوە بۆ قوربانیەکان ئەو خەڵکە بۆ خانەوادەی ئەو قوربانیانەی کە لە بردومانەکانی تورکیا و ئێراندا گیانیان لەدەستداوە. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لە ساڵی 2006 بۆ 2007ەوە تاوەکو ئێستا ئێمە بە بەردەوامی دۆکیومنتی بردومانەکانی تورکیا و ئێران دەکەین لە خاکی هەرێمی کوردستاندا تاوەکو ئێستا نەگەیشت بووینە ئەو قۆناغی کە قەرەبوو وەربگیرێت. تا ئێستا لە هەرێمی کوردستاندا بە سەدان عیلە هەیە کە خەڵکی لەدەستداوە هیچ قەرەبوویەکی وەرنەگرتووە و موچیان بۆ نەبڕدراوەتەوە. بۆیە ئێمە لەگەڵ کەمپینێکی نێودەوڵەتیدا لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی تری نێودەوڵەتیدا کەمپینێکمان دروست کرد هەم لەسەر ئاستی عێراق و هەم لە دەرەوە بۆ ئەوەی فشار بخەینە سەر تورکیا بۆی بردومانەکانی ڕابگرێت و هەم لەسەر ئاستی ناوخۆ بتوانین شەهادەی وەفادنامەی ئەو قوربانیانە ڕاست بکرێتەوە. لەبەرەوەی شەهادەی وەفادنامەکان ڕاست نییە لە هەرێمی کوردستاندا. ئێمە بەشێکیمان بینیوە بەشێکی زۆری تەنها نووسراوە ئینفیجار واتە بەهۆی تەقینەوە گیانیان لەدەستداوە، هەیە لە ناو سیارەدا سیارەی لێخڕیوە بردومان کراوە نووسراوە بە کارەساتی هاتوچۆ، بەشێکی تری نووسراوە بە چەڵتەی دڵ. بۆیە ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لەگەڵ ئەو هابەشانەماندا لە عێراق هەوڵماندا بەشێکی ئەو شادەی وەفادنامانە ڕاست بکەینەوە. ئێستا لە هەوڵداین لە بەغداد. ئێمە سەفەرێکی بەغدامان کرد لەگەڵ کۆمەڵێک عیلە قوربانیەکان، سەفەرێکمان ڕێکخست دوو کۆبوونەوەی زۆر گرنگمان هەبوو هەم لەگەڵ پەرلەمان و هەم لەگەڵ یەکێک لە وەزیرەکان لە ئەنجومەنی وەزیران. وعدی زۆر گەورە دراوە، وعدی زۆر باش دراوە. ئێمە تاوەکو مانگی 5 ساڵی ئایندە شەهادەی وەفادنامەی هەموو شەهیدەکان دەبێت کۆ بکەینەوە لە ساڵی 1970ەوە تاوەکو ئێستا و راپۆرتی پزیشکی بریندارەکان ئەوانەی کە پێویستیان بە چارەسەرە لە دەرەوەی وڵات کۆی دەکەینەوە، پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی دەکەین بۆی هەم قەرەبوو بکرێنەوە عیلانە، هەم بتوانن موچەیەکی ماگانە وەک شەهیدی وەتەنی حیساب بکرێن و لە هەمان کاتدا ئەوانەی کە زەرەر و زیانی گیانی مادیان بەرکەوتووە ئەوانیش هەژمار بکرێن و قەرەبوو بکرێنەوە. باشە کامەرانی جامارێک لەبەردەسە بۆ ژماری قوربانیان؟ بەڵێ لە ڕاستیدا ئەوە زۆر جێگای داخە لە هەرێمی کوردستاندا و بابەتە زۆر بە جددی وەرنەگیراوە. تەنانەت وەزارەتی پێشمەرگە داتای دەقیقی لا نییە، تەنانەت سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی داتا دەگەڕێنەوە بۆ لای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. دەتوانم بڵێم ئێمە وەک ڕێکخراوی CPT تاکە ڕێکخراوین لە هەرێمی کوردستاندا کە لەسەر داتا ئیش دەکەین زۆر بەلامانەوە گرنگە. لە مانگی ئابی ساڵی 2015ەوە تاوەکو ئەمڕۆ 136 هاوڵاتی مەدەنی بۆ 139 هاوڵاتی مەدەنی بەهۆی بردومانەکانی تورکیا لە خاکی هەرێمی کوردستاندا شەهید بوون، 210 هاوڵاتی مەدەنی بریندار بوون بەهۆی بردومانەکانی تورکیاوە. بەڵام داتا لە بەردەستدانیە کێشە ئەوەیە پێش ئەوە هیچ داتایەک تۆمار نەکراوە. ینی تۆ لەگەڵ قایمێکدا دەنیشی دەڵی لە منتیقەکەی تۆدا چەند هاوڵاتی مەدەنی لە ساڵی 2007ەوە بەنمونە شەهید بووە، دەڵێ 10 کەسێک شەهید بووە، دەڵێ چەند دۆنم زەوی سوتاوە، دەڵێ 15-20,000 دۆنمێک سوتاوە. ینی بەو شێوازە بەداخەوە بە دەقیقی لایەن نییە، بە دەقیقی لایەن نییە و بابەتە نەبووتە ڕۆژەف. ینی لە هەرێمی کوردستاندا کە بردومانێک ڕوودەدا لە میدیادا بۆ ڕۆژێک دوو ڕۆژ دەمێنێتەوە ئەو شوێنە بۆنە لەسەر ڕووداوەکەی پەرەخێ. ئێستا هیچ کەسێک بیری نەماوە چەند کەس لە پەرەخێ چەند کەس شەهید بوو، چەند کەس بریندار بوو. ینی بابەتەکان بوون بە بابەتی ئاسایی ئیشیان لەسەر ناکرێت، ئەو چیرۆکانە ناهێڵدرێنەوە. بەداخەوە من هەز ناکەی بەشێکی پەیوەندی بەوە بێبوو بوورە ڕامگرتی. یعنی ڕۆژانە ئەم ڕووداوانە ڕوێن، ڕۆژانە تورکیا و ئێران ئێمە بردومانەکە شەیدمانە بێ قوربانیمانە بێ. بە ئەکیدی پەیوەندی بەوە هەیە، بەڵام خۆمان هەر میمۆریەکی کورتمان هەیە لەسەر
ئەو غەدرانەی کە لە میلەتی کورد دەکرێت بۆ نمونە لە بابەتی ئەنفالدا دۆکیومنتێکی باش نەکراوە بابەتی ئەنفال بەسەر هەر میلەتێکی تردا هەبووە دەبەوە میلەتە لە قۆناغێکی تردا بووە بەڵام ئێمە لەگەڵ دۆکیومنتکردندا خراپین من پێ دەڵم داتامان نییە من پێ دەڵم چەندین چیرۆکی یەکجار گەورە کارەساتی گەورە داتای ئەنفالیشمان نییە داتای هەڵبجەشمان وەکو هیچ داتایەک لە بەردەستدانی ئەوەیە کارەساتەکە ینی من زۆر بەداخم حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ناوەندێکی نەکردوێتەوە بۆ ئەوەی بتوانێت داتا کۆ بکاتەوە لەسەر ئەو بابەتە اینجا ئەو ڕووداوە وەک ڕووداوێکی هاتوچۆ نییە تۆ لە ساڵی ڕابردوودا بۆ نمونە 622 کەس بەوەی ڕووداوی هاتوچۆ مردووە بۆردومانەکان کەمتر بووە زۆر کەمتر بووە بەڵام زۆر جیاوازە تۆ لە ڕووداوی هاتوچۆ فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە وڵاتێک دێ لە وڵاتەکەی تۆدا هاوڵاتیانی تۆ شەهید دەکە هاوڵاتیانی تۆ بریندار دەکە مزگەوتەکانت دەڕوخێنێ کەنیسەکانت دەڕوخێنێ خەستەخانەکانت دەڕوخێنێ خەستەخانەکەی سەفرە لە ساڵی 2020ەوە بەردومان کراوە کە پێداویستی پزیشکی بۆ 3 گوندابین دەکرد کەسێک مارێک پێیوە بدا دەبێت 2 ساعت لێ بخڕن بێن بۆ سلێمانی چارەسەر وەربگرن تاوەکو دەگاتە ئێرە گیان لە دەست دەدات تاوەکو ئێستا ئەو نەخۆشخانەیە نۆژەن نەکراوەتەوە بۆیە ئەو خەڵکانەی کە بۆردومان کراون شەهید کراون یاخود بریندار کراون بەبێ پشگیریکردن بەجێ هەڵدراون هیچ پشتیوانیەکی مادی و معنەوی بۆیان جێبەجێ نەکراوە بەڵام جیاوازێکی یەکجار زۆر هەیە ڕووداوەکەی پەرەخێ مانگێک پێشەوەی کە کۆمەڵە گەشتیارە عەرەبەکە بە ئامانجگیران مانگێک پێشەوە دوو هاوڵاتی خەڵکی گوندی پەرەخێ کە هاوڵاتی کوردن بۆردومان کران بریندار کران نەبوو بە ڕۆژەت کەس قسەی لەسەر نەکرد بەڵام کە هاوڵاتی عەرەبەکان بۆردومان کران شەهید کران و بریندار کران لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەم قەرەبوو کرانەوە هەم بە شەهیدی وەتەنی حیساب کران و هەم بریندارەکانیش ئەوان ڕاستەخۆ قەرەبوو کرانەوە هەر هەمویان قەرەبوو کرانەوە بەڵام ئەو دوو هاوڵاتی مەدەنیە کە هاوڵاتی کوردن تاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە و بەداخەوە لە شەهادەی وەفاتنامەی هاوڵاتی عەرەبەکان ئەوانەی کە بەهۆی بۆردومانەکانەوە شەهید دەبن کە ساڵی پاریش دوو هاوڵاتی مەدەنی خەڵکی مووسڵ لە باتیفە شەهید کران بە ئاشکرا نووسراوە بەهۆی بۆردومانەکانی تورکیاوە بەڵام هی هاوڵاتیە مەدەنیە کوردەکان ئەوانەی خۆمان حکوومەتی خۆمان ناینووسێ دەنووسێ بەهۆی ئینفیجار ڕووداوی هاتوچۆ مار پێوەی یاوە شتێکی بۆ دۆزنەوە بەڵە شتێکی بۆ دەدۆزنەوە جا ئێستا بۆ بابەتی وەرگرتنەوەی قەرەبووەکە ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی سیپیتی دەبێت زۆر ورد بین بۆی هیچ کەسێک غەدری لێ نەکرێت چکە ئەوانە لە شادەی وەفاتنامەکانیاندا بەڕاستی نەنووسرا ئەمە جیاوازی نەتەوەییە کرێ مە حکوومەتی عێراق بەم کارە هەڵەسێ خۆ کوردیش بەشێکە لە حکوومەتی عێراق پێت وایە هەڵەکە لەکوێیە یا خۆت کەم و کوڕیەکە لەکوێیە خۆی بەپێی دەستوری عێراقی دەبێت حکوومەتی فیدراالی عێراق قەرەبووەکە بکاتەوە چکەوە یەکێک وەک کارەساتێک پێناسە دەکرێت دەبێت ئەوان قەرەبووی بکەنەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار نییە بە هیچ شێوازێک من پێت دەڵم شادەی حکوومەتی هەرێم هاوکار نییە بە هیچ شێوازێک من پێت دەڵم شەهادەی وەفاتنامەکانیان هەڵی تێدایە یعنی ئێستا ئەمە بمانەوە قەرەبوو وەربگرین لە حکوومەتی عێراقی سەیری شەهادەی وەفاتنامەکە دەکات دەڵەوە نووسراوە ئینفیجار چیە دەکرێت بۆمبێک بێ مینێک بێ ئەن خست ئەمە کرێ من پێم وایە بە پلان دەکرێت بێگومان لەبەرەوەی ناکرێت ئەوە بە سوودفە بێ ینی ناکرێەوە بە سوودفە بێت تۆ شەهادەی وەفاتنامەی هیچ شەهیدێکی بۆردومانەکان نییە نووسرابێت تورکیا و ئێران هیچ شەهادەی وەفاتنامەیەک نییە تەنانەت هاوڵاتی هەیە شکایەتی کردووە شکایەتی کردو لە دادگا لەسەرەوە بابەتە دواتر تەلەفۆنی بۆ هاتۆکتویانەوە شکایەتە سعب بکەوە دەنا خۆ دەزانی چی لێ بەسەردێ بەڵێ زۆر کارەساتی لەوە گەورەتر هەیە من بۆیە دەڵم بابەتی دۆکیومنتکردن حکوومەتی هەرێم بە گرنگی وێر نەگرتووە لەبەرەوەی قەزیەکەی بەلاوە قەزیە نییە نایانەوێت تورکیا بە بەرپرسیار نازانن ئێران بە بەرپرسیار نازانن لەو کارەساتانەدا یعنی کە بۆردومانەکەش ئەکا ڕاستە خۆ بە فڕۆکەی تورکی بۆ نمونە بە تۆپی ئێرانی هاوڵاتیەکانمان شەی دەبن شەید و بریندارە بن دواترە نووسێ ڕووداوی هاتووچۆ بەڵێ بە دڵنیایە نەک هەر ئەوە ئێمە دۆسیەمان لە کەیسمان هەیە هی هاوڵاتی مەدەنی کە بۆردومان کراوە هاوڵاتی مەدەنی بووە ینی ناسنامەی پێبووە هەموو شتێکی پێبوو هاوڵاتی مەدەنی بووە هاوڵاتیەکی تری مەدەنی ویستویەتی بیگوازێتەوە بۆ نەخۆشخانە لە سەیتەرەدا ڕاگیراوەکتویانەوە گەریلای پەکەکەی تۆ نابێ بیبێ بۆ نەخۆشخانە تێتیکا کە ناسنامەی پێ ناسنامەی عێراقی پێەیە قژی جێڵی لێداوە تەنانەت ئەو کاتێک کە بۆردومانەکە کراوە سەماعی لەگوێ بۆ سەماعەکە لە گوێیدا بەجێماوە باشە هەموو جلوبەرگی هەموو شتێکی هی هاوڵاتیەکی مەدەنیە ماوە بابی گێنین بۆ نەخۆشخانە گە پەکەکە بوو دواتر خۆتان حیساباتی لەگەڵ بکەن
1 سعات لەوێ ڕایانگرتووە دواتر ئەو هاوڵاتی مەدەنی گیانی لەدەستداوە یعنی ئەو بابەتە نەبووتە خەمێکی نیشتیمانی هیچ کەسێک خەمی لێ ناخوا بۆیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە بێئومێد بووین هەوڵێکی زۆرماندا 4 کۆبوونەوە 5 کۆبوونەوەمان لەگەڵ بەشێک لە وەزیرەکاندا کرد بیانوێن چی ئەڵێن چی دەڵێن پارەمان پێ نییە پارەمان هیچ پارەیەکمان پێ نییە بۆی بتوانین قەرەبوو بکەینەوە بۆیە من گومانی ئەوە دەکەم شەهادەی وەفاتنامەکان بە هەڵە دەنووسرێ بۆی قەرەبوو نەکرێنەوە بەڵام ئێمە ئێستا لەگەڵ بەغدا لە پەیوەندی داین بۆ ئەو بابەتە هیوادارین لە ناوەڕاستی ساڵی ئایندەدا بتوانین ئەنجامێکی دڵخۆشکەرمان هەبێ ئەو هاوڵاتیانە بتوانن لانی کەم سەپۆرتێکی مادی وەربگرن گیانی ئینسان قەرەبوو ناکرێتەوە بەڵام لانی کەم تۆ هاوڵاتیەکی مەدەنیت هەیە چەندین دەفتەر دۆلاری لەدەستداوە لە بۆردومانەکەدا ئازیزەکەی لەدەستداوە یعنی هاوڵاتی مەدەنی هەیە هەشت نەشتەرگەری بۆ کراوە تاوەکو ئێستا پارچە لە گیانیدا هەیە تۆ گەر هاوکاریەکی مادی بکەی دەتوانی شتێکی بۆ بکەی اینجا شتێکی تر هەیە لە عێراقدا شەهیدی نیشتیمانی هەیە شەهیدی وەتەنی کە کارتێکیان بۆ دەکەن لێرە ئەوانەی بۆردومانەکان بۆ نمونە چیرۆکمان هەیە ئەو کەسە 100 و شتێک پارچە لە گیانیدایە پارچەی بۆمبەکان لە گیانیدا ماوە دەچێت بۆ کتێبخانەیەک دەوێت بەشداری پێشەنگاکە جیازە سکیوریتیەکەی تێدا کە بەناو ئەوێدا دەڕوا هەمووی هاوار دەکات ئەلارمەکە لێ دەدات دەڵێ من هەموو گیانم بۆردومانە هەمووی پارچەیە لی تێ ناگە دەڵێ یان دەمانچەت پێیان چەقۆت پێەیە بەڵام تۆ کە ناسنامەیەکت پێ بێ ئێستا ئێمە لەسەرەوەی ئیش دەکەین کە بتوانین ناسنامەیەکیان بۆ دەربکرێت لە عێراقەوە ئەوانە لە هەموو چێک و سیکیوریتێک بپارێزرن لە مەتاڕۆ سەفەر دەکەن زۆر خراپە چکەوە مەگنەتیکە مگناتیزە کە بە ناویدا دەڕۆن ئەو پارچانە ڕادەکێشن جوڵێ بەڵە کاریگەری درێژمەودای هەیە لەسەر جەستەی ئەو کەسە بەڵام لایەن تێناگەن ینی کابرا لە بردومانەکەدا قاچی لەدەستداوە بنمونە دەیباتە ناو چێکەکەەوە ڕای دەگرێت قاچەکەی لێ دەکاتەوە یەک دنیا کێشیان بۆ دروست دەکرێت بەڵام کە ناسنامەیەکیان هەبێ هەم حرمەتیان پارێزراو دەبێت هەم بە شەهیدی نیشتیمانی دەپارێزرێن ینی وەک شەهیدی نیشتیمانی سەیریان دەکرێت دوایین هەوڵەکانی و بە شۆ گەشتووە ئێمە ئێستا ئەنجومەنی وەزیران هاتۆتە سەرخەت بۆ بابەتە و لە گفتوگۆی ئەوەدان چاوەڕێ ئێمە دەکەن کە ئێمە تەواوی دۆسیەکەیان بدەینەیە ئێمە لە ناوەڕاستی ساڵی ئایندەدا دەبێت بە تەواوەتی دۆسی هەموو شەهیدەکان و بریندارەکان تەسلیم بکەین و لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا ئێمە هەم لەگەڵ یەکێتی ئەوروپا لە پەیوەندی داین هەم لەگەڵ کۆنگرێزمانەکان لە پەیوەندی داین بۆی بتوانرێ فشارێکی نێودەوڵەتی بخرێتە سەر تورکیا بۆردومانەکان ڕابگیرن فشارێکی نێودەوڵەتی بخرێتە سەر ئێران چکە بردومانانە بە ئاشکرا دیارە هاوڵاتی مەدەنی بە ئاماژدەگیرێت سارەیەکی پەکەکە نیو سەعات درۆنی تورکی درۆنی بایرەکتەرتیبیتوی تورکی زۆر پریسایزە زۆر دقیقە نیو سەعات دوای دەکەوێت لی نادا تاوەکو دەگاتە شوێنێکی مەدەنی اینجا لەگەڵ هاوڵاتی مەدەنیەکە لێرە بۆ ئێمە دەمانێت فشارێکی نێودەوڵەتی بخینە سەر هەردوو حکوومەتەکە هاوڵاتی مەدەنی لەو جنگانەدا پارێزراو بن چیتر سەر و ماڵی هاوڵاتیان نەکرێتە باشە کا کامەرەنۆک دوا پرسیار هیچ دۆکومنتێکی ینی دۆکومنتێکی حکوومەت یێرەم نییە ئەمانە بە شەهید ناوبەرێ یعنی بە شەهیدی دەستی تورکیا و ئێران بردومانەکانی تورکیا و ئێران ناوبەرێ بەداخەوە حکوومەت یاریمی کوردستان هەر نایەوە بە شەهید ناویان بەرێ بۆ نمونە کە هاوڵاتی مەدەنی هەیە ئێمە من 4 ساڵە لەگەڵ ئەو منەظەمەیەدا ئیش دەکەمەوە بەرەنجامی ئەزمموی منە لەگەڵ ئەو منەظەمەیەدا هاوڵاتی مەدەنی هەر جارێک شەهید دەبێت بە زۆربەی لە میدیاکانەوە میدیاکانی حکوومەتەوە ئاماژە بەوە دەکرێت گەریلای پەکەکە بە ئامانجگیراوە لە کاتێکدا هاوڵاتیەکە مەدەنیە ناسنامەی حکوومەتی هەرێم یاخود دەستگای سەر بە حیزبەکان دەستگای میدیاکان هەوڵێکی یەکجار زۆر دەدەن بۆی ناسنامەی ئەو شەهیدانە ون بکەن ناسنامەکانیان بەڕاستی دروستی نیشان نەدرێت بەداخەوە تۆ هاوڵاتیەکی مەدەنی بردومان دەکرێت شەهید دەکرێت بۆ خۆی کارەساتە لە هەمان کاتیشدا کە دەگوترێ ئەوە هاوڵاتێکی چەکدار بۆ هاوڵاتێکی مەدەنینە بۆ دوو جار کارەساتە بۆ خانەوادەکەی کە نەدەتوان قەرەبوو وەربگرن کە نەدەتوان لە کۆمەلگادا بڵێن شەهیدەکەمان شەهیدی مەدەنی بووە بۆی ئەوە کارەساتێکی یەکجار گەورەی حکوومەتی هەرێم نە هاوکاری دەکا و لە پاڵ ئەوەی کە هاوکاریش ناکە بەداخەوە بەشێک بوون لە شوێن بزرگکردنی ناسنامەی و شەهیدانە بەداخەوە دەستی و خۆش بێکا کامەران وسمان ئەندامی تیمی کوردستانی عراقی ڕێکخراوی ئاشتی جیهانی ئەمریکی سپاس بە ڕوونکردنەوەکان سپاس کە لەگەڵمان ئامادە بووی بە هیوایەوەی کە ماندوونە بنێوە لە کارەکانتان بەردەوام بن بە گروتینێکی زیاترەوە کار لەسەر ئەو دۆسیە نیشتیمانی و نەتەوەیە بکەن سپاس بە ئامادەبوونت سپاس بە زانیاریەکانت